سلاف گهدارین دنگی امریکا لحرما کردستان عراقی ام دبهیسن قالك كيش دنيا برا ده صلاة والركابرية ده هيا قالك جارين ام وصا تيدجهن كو او رفتاريان او سردريان بحفرة ديكن وكو نياريه نا بيونديا كادنيا ده صلاة والركابرية ده اري او بروسيه رفتار ودانستاندنان دنيا برا حكمته ركابرية ده بروسيه كي ساغلمه ام ایرو ویب سیاری آراسته دو میوانین هیجا دیکین خانم آشتی عزیز جلیستا گوران اندام پارلمانی هریما کردستان عراقی و کا گوران آزاد جلیستا کردستانی زور بخیر بین. بس. آشتی خانم جناب لا ركابري لا اوبوزيسيوني هريمي كردستان با لا تو دس بيبكين ولا تو تبقين او رفتاري كاوبوزيسيون لقال ده صلاه دكا رفتاري شي تندرستا یانش هەر بۆ دژاتی کردنە لە ڕاستیە هەموو پرۆسێکی سیاسی پێویستی بە ئۆپۆزیسیۆنە بۆی کە پایەکانی بەهێز بێ بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتاکەی ئێمە بە بەڵگەوانێ وەکو فراکسیۆنی گۆڕان و دەنگدەرانی گۆڕان 2000 کەس بە فەرمی کە ناوەکانیان ئێستا لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان هەیە نانبڕاو کران بە تەنها لەسەرەوەی کە دەنگیاندا لە کاتی پرۆسی هەڵبژاردنە بە بزوتنەوەی گۆڕان و تا ئێستا ئێمە ماوەی 3 ساڵە خەریکی گەڕانەوەی ئەو کەسانەین کە بگەڕێنەوە سەر ئیشەکانی خۆیان و سزای سیاسی بەداخەوە ممارەسەکرا لە بەرامبەریانە و زۆرێک لە خەڵکەکانی تریش پۆستەکانیان دابەزێنرا بۆ نمونە بەڕێوەبەری گشتی بۆ لە پۆستێکە پۆستەکەی دابەزێنراوە بۆ پۆستێکی تر بەڵام لە سەرەتا زۆر ناتەندروست بوو بەڵام دواتر بەهۆی پێکەوە ژیان و هەروەها خۆسەپاندنی ئۆپۆزیسیۆنیش وە بەرزکردنەوەی دەنگینە و بەرزکردنەوەی دەنگی خەڵکیش لە شەقامەوانێ بۆ پرۆسی سیاسی لە ناو پەرلەمانی کوردستان و کایەکانی ترە ئەمە وای کردو ئێستاکە بڵێن کە جۆرێک لە دانیشتن و دانوستان و سازدانی نیشتیمانی هەیە و جۆرێک لە خۆ قوبوڵکردنی لایەنانی دەسەڵات هەیە بۆ ئۆپۆزیسیۆن کە باشترین بەڵگە ئەوەیە کە ئێستا زۆربەی دانیشتەکان لە نێوان لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتە ئەکرێ بەڵام گەرچی تا ئێستا لە زۆربەی پرسە سیاسیەکانە کە یەکلا کرێتەوانێ پرسی یەکلاکەرەوە لەلایەن هەردوو دەسەڵات کاگۆران ڕفتاری ئۆپۆزیسیۆن بەلای تۆوە چۆنە پێت خۆشە ئەو هەموو ینی هەر شتێک ئێوە دەسەڵات بڵێن ئۆپۆزیسیۆن ڕەت دەکاتەوە ڕاست دێمەنە ناو وەڵامی پرسیارەکەی بەڕێزە یعنی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان وەک ئاشتیخان گوتی سەرەتای کاری بووە و سەرەتای دروستبوونی بووە ئەمە وای کردووە هەر لە سەرەتای دروستبوونیەوە تا شوناسی خۆی پێناسەی خۆی جۆری کارکردنی خۆی دەدۆزێتەوە ئۆپۆزیسیۆن باڵێن تووشی هەستان و داوەزین و تووشی ڕخنەیەکی زۆر بووە و لە بەرامبەریشدا دەسەڵات نەیبینی بوو لە پێش 2009 لە هەموو مەحفەل و لە هەموو شوێنێکە هەر خۆی بڕیار بەدەست بووە یەکێک لە بەرامبەریە ئۆپۆزیسیۆن بێ بۆیە کاردانەوەکانی دەسەڵاتیش بەرامبەر ئۆپۆزیسیۆنە زۆربەی جار هەڵە بووە و لە شوێنی خۆیانە بووە و ئەرچی ئۆپۆزیسیۆن بە بۆچوونی من بریتە لە ڕخنەگرتن لە بەرنامەی سیاسی ئەم دەسەڵاتە بۆ ئەوەی بەدیلەکانی خۆی پێشکەشی خەڵک ئەکا بۆی لە هەڵبژاردننی ئایندەیە ئەم جارە خەڵک ئەگەر متمانەی بەم بەدیلانەی ئەو کرد خەڵک متمانەی بە مەشروعەکانی ئەو کرد لە هەڵبژاردننی ئایندەیە ئەم جارە دەنگ بە ئۆپۆزیسیۆن دەدا بەڵام ئێمە لە ماوەی ڕابردووە بۆ دانەڕۆیشتین بۆ نمونە ئێمە ساڵ و نیوەک تقریبان دەبوو یان نەدەبوو لە ناوکاری پەرلەمانیا بوون ئۆپۆزیسیۆن داوای هەڵۆشانەوەی پەرلەمان و هەموو سیستەمی سیاسی هەرێمی کوردستانی کردواتە نەفەسەکان چاوەڕێ ئەوە نەبوو ئینتیخاباتێکی کە بێتە پێشەوە و بەشێک لە مقتەڕەحات و بەدیلەکانی داوا دەکات خودی دەسەڵات لی وەربگرێ و تەبەنی بکە و کاری لەسەر بکاتن لەلایەن دەسەڵاتەوە بیرکردنەوەی ئەوە هەیە کەمادان ئەم مەشروعانە مەشروعی تۆیە پێت مقدسە پێت باشە پێت گرینگە هەلی گرە لای خۆت هەر کاتێک تۆ هاتیە دەسەڵات یان تۆ بەڵام کاگۆران ئۆپۆزیسیۆنیش ئازادیەکی دەوێ بۆ ئەوەی بەرنامەکانی خۆی بخاتە پێش خەڵکەوە کار و کاردانەوەکان لە شوێنی خۆیان نەبووە ئەوەی کە گرینگە ئێستا بۆ ئۆپۆزیسیۆن میدیایەکی ئازادی خۆی هەیە ئۆپۆزیسیۆن بودجەیەکی هەیە کە ئەگەر چی لەوانەیە تێبینی لەسەر بڕەکەی هەبێ بەڵام گرنگەوەیە داهاتێک وەردەگرێت لە ناو میزانیەی
حکوومەتە و دەبێت چاوەڕێ ئەو بکەین کە ئینتخابات لە کاتی خۆیان بکرێ بۆی ئۆپۆسیۆن شانسی بردنەوە و بەشداریکردنیەکی هەبێ و ئینتخاباتەکە نەزیه و بێگەر بێ و زەختی سیاسی نەبێت لەسەرم حیزبە سیاسی بۆی پاشەکەشە بکە لە خیتاباتی و زەخت نەبێت لەسەر قاعیدەکەی ئەو زەختەی سەرەتا کە هەبووە بەڵام ئەم زەختە ئێستاکە بەدڵنیاییەوە نەماوە ناڵێم نەماوە بە 100% قەت دەسەڵات ڕازی بوو لەسەر پرۆژەیە کە ئۆپۆزیسیۆن پێشکەشی کردووە ئاخر نازانم ئێمە کۆمەڵێک پرۆژەمان هەیە پرۆژەی با بڵین کە پێی دەگوتێت ڕاهەندی سیاسی واتە ئەوانەی کە پەیوەستە بە حیاتی سیاسی هەرێمی کوردستانەوە بە نمونە بودجێ ئەحزاب پەیوەستە بە ژیانی سیاسی هەموو حیزبەکان بە نمونە هەڵبژاردننی پارێزگاکان بە نمونە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆیی هەڵبژاردنەکان ئەمانە ئەو پرۆژانن کەوا معارەزە ڕێی هەیە و پرۆژەشی بۆ هەیە و لە بەرامبەریشدا دەسەڵاتێتی ئێستا وەستێنراوە واتە دەسەڵات نەیویستوەتی پەڕێنی بە زۆرینە لەبەروی ئەبێ ڕێی ئۆپۆسیۆنی تیا هەبێنەوە ئەم یاسایانەوە ئێستا ئێمە لەو مەرحەلەی کە بزانین ڕێیەکان چۆن بگونجێن ئاشتی خانم ئێوە قەت لەسەر بەرنامەیەکی حکوومەت ڕازی بوونە بەدڵنیاییەوە زۆربێ و یاسایانە کە زۆر جارە پێشکەشەکرێت بۆ پەرلەمانی کوردستان لە ڕێگای حکوومەتەوانێ پێشکەشەکرێت یا زۆر جارە لەلایەن ڕێکخراوێکەوانە کە واناسرابێت کە لەژێر سێبەر حکوومەتەیە لای پارتیان یەکێتیەوە ڕەتکراوە ئەگەر ڕێکخراوەکان ئەوانە بێ بەڵکوی وە قبولیکەن بەڵام لە حەزبە دەسەڵاتەکان ڕەتدەکەن حکوومەت ئێستاکە 2 ساڵی پێشووتر لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوانێ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بووە ئەم 2 ساڵی کۆتاژ لەلایەن پارتی دیموکراتەوە بووە و پرۆژە لەلایەن حکوومەتەوە هاتو ئیشی جدیمان لەسەر کردووە و ڕخنەمان گرتووە دەوڵەمەندمان کردووە دەنگیشمان پێداوە کە پێیوەست بۆ بەژیانی خەڵکەوانێ بەڵام لە بەرامبەرە ئێمە یاسامان هەبووە کە خستومانەتە بەردەم گفتوگۆکردن لە لیژنەکانە کاری لەسەرکراوە پرۆژەی یاساشمان هەبوو وەکو درافت وەکو ڕەشنووس پێشکەشمان کردووە بەر لەوەی بگاتە تەسویتەوە هەر لە ناو لیجنەکانە مرێنراوە یعنی بەداخەوە لە بارچووە ئەو شێوە ڕەفتارەکە زۆر جار دەبینین کەمێک ناحەزیتیایە کەمێک توندیتیایە لە بینی دەسەڵات و ئۆپۆسیۆن خەتاکەی چییە پێکهاتی حزبەکانە یان پێکهاتی کۆمەلگایە یان کۆمەلگاش گەشتەوە ئەوەی ئەو شتە تێبگاتن لە ڕاستیە وەکو سەرەتاوتم پرسی ئۆپۆزیسیۆن پرسێکی تازە بوو لە هەرێمی کوردستانە و سەرەتاکەی بە کۆمەڵێک ڕەتکردنەوەی ئیعلام کە چەند ساڵێک بەرلەوە لە پەرلەمانی کوردستان تەواوی کەناڵە تیڤیەکان لە ناو پەرلەمانی کوردستانە ئامادەگییان هەبوو بوو لە خولی پەرلەمانە لە 2009 ئەمە هۆکارێک بوو کە ئیعلام کرایە دەرەوانێ ئەمە پرسێک بوو وسمان بە جۆرێک لە دانوستانە لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمانە چاری بۆ بدۆزینەوانێ بەڵام بۆ ماوەیەکی زۆر بە تەنها تەختی ئیعلامی لەلایەن ئیعلامی پەرلەمانی کوردستانەوە و هەروەها کات تهدیدکردن بۆ ئەندام پەرلەمان و زۆر جارە سڕینەوەی قسەی ئەندام پەرلەمان بەوەی کە ئەمە لە دەرەوەی پرۆتۆکۆلە ئەبێ بسڕێتەوە یا لە دەروی پەیڕەوی ناوخۆیە ئەم شێوازی ڕفتارکردنە چ لەلایەن سەرۆکایەتی پەرلەمان و ئەندامانی دەسەڵاتیش لەگەڵ ئەندامانی ئۆپۆزیسیۆنە جۆرێک لە نەرێنی دروست کرد کە بە دوو تەنی دژ و نامۆ بە یەکتری بە کورتی چ کێشەی هەرە گەورەی ئێوەیە لەگەڵ دەسەڵات کێشەی هەرە گەورەکە کە ئێوە دەبینن چارەسەر ناکرێت بەرپرسیارەتی سیاسی لە هەرێمی کوردستانە بەرپرسیارەتێکی هاوبەشە ئێمە ڕناکەین لە بەرپرسیارەتی بەڵام وا پێویستەکات کە مەسئولیەتی ئۆپۆزیسیۆن هاوتا نەکرێتەوە لەگەڵ مەسئولیەتی دەسەڵاتە ئێمە داواکارین کە قۆرغی لایەنی سەربازی لایەنی ئیداری لایەنی مالی هەرێمی کوردستان لەلایەن دوو حیزبی دەسەڵاتەوە قۆرغ کراوە ئەگەرانەوێت سیستەمی دیموکراسی بەهێزتر بێت پایەکانی پتەوتر بێت پێویستە لەم قۆرغکاریە و ئیش بکەن لەسەر سیستەمی دامەزراوەیی و هاوڵاتی بوون ببێ بە بنەمای سەرەکی پێکەوە ژیان کاگۆران وەکو ئاشتخانمش گوتی پرۆسەی دیموکراتی لە هەر شوێنێکە لە هەر وڵاتێکە کاتێککە ئۆپسیۆن هەبێ ئەو ئۆپسیۆنە چەند پێشکەوتوو بێ نیشانەی ئەوەیە دەسەڵات پێشکەوتووە ئۆپۆسیۆن بوونەکە سەرەتا بووە و تێگەشتن لە کاری ئۆپۆسیۆن سەرەتایی بووە و ئەو هێزانەی خودی ئۆپۆسیۆنیان هەڵبژاردیە لە بیرکردنەوەی هەردوو هێزی دەسەڵات یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان هێزێکی جیاواز نەبووە لە خۆیان بۆ نمونە بستنەوەی گۆڕان کە بابڵێن ئەم هێزی یەکەمی ڕاستەشکێنی ئەوە بوو کە دەرگای ئۆپۆسیۆن بووم بکاتەوە لە هەرێمی کوردستان بەشێک بۆ لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بە قاعیدە و بە قاعیدەکەیانیانەوە کە هەمان بیرکردنەوەی هەبووە دوو هێزەکەی ترکە یەکگرتو و کۆمەڵی ئیسلامی بووە لە چەندین کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە بەشدار بووین و وەزیریان هەبووە دەسەڵاتیان هەبووە مدیرعامیان هەبووە بۆیە هەر لە سەرەتای بیرکردنەوە پێیان وانە بۆ ئەو هێزێک کە ناوی بەرەی ئۆپۆسیۆنە هێزێک بێت جیاواز بێ لە کار ببوورە بەشێکی لە گۆڕان لە دەسەڵاتە بۆ بەشێکی بێلایەنە
خەڵکی بێلایانی بەتەکیید بەڵام خۆستا ئەوەی ئاراستە گەورەکەی بزوتنەوەی گۆڕان هەم لە قاعدەی سەرەوە هەم لە قاعدەکە خۆ هێزێک بێتن 25 کورسی پەرلەمانی بێتن بە 3 کورسی پەرلەمانی بێلایان بێ بەڵام هەرە سەدەکە لەوە بۆ کەلناو یەکێتی نیشتیمانی بە کورتی ئەگەر وەڵامی کاکەڕامە دەی چووکە وەختەکەمانمە منەواڵێم کە ڕاستە بەشێک لە هەموو حزبێکی سیاسی زۆر جارە لە پێشتر لە حزبێکی ترەوانەیە جیا دەبێتوانێ بەڵام گرنگە چەندسی ئەوەی بیتێکە پرۆسیسی سیاسی بەرەو گۆڕانکاری بێت یعنی هەمیشە ئێمە بەو چاوەوانێتی نەڕوانی لە بەروی تۆ لە حزبێکی ترەوانێ بەش بوویت کەواتە تۆ ناتوانانی پرسی سیاسی بەرەو ئایندەیەکی تازەتر بەریت بۆی ئەم تێڕوانی نەخۆی بۆ خۆی تێڕوانینێکە کە دەرگا داخستنە بەرەو دایلۆکی تازە. خانم ئاشتی عزیز ئەندامی پەرلەمانی هەرێمی کوردستان لە لیستی گۆران زۆر زۆر سوپاس و کاک گۆران ئازاد لە لیستی کوردستانی سوپاسی جنابش دەکەین. زۆر سوپاس.